کاغاو کار کاکیاش من بە خزمەت جەنابە گەیشتوم بەڵام تۆ بە خزمەت جەناب نەگەیشتووی با زیاتر نەکەمە خەیاڵەوە من خزمی شەنگەم شەنگە؟ چی ئەوی؟ خزمێکی زۆر زۆر نزیک ئەتوانی بڵێی خاڵۆزای نەخێر پورزای شەنگە پشتی منە پشت چێکی ئەوی یاونیت فەرموو چی دەوێت؟ هاتوون پێ بڵێم ئەمێ بزانین شەنگە بۆچی شووی کرد کال یەکەم ئەوە شتێ بۆ ڕووی یاوڕایەوە ئێستا و لەگەڵ مێردەکەی بە بەختەوەریەژی مەرج نییە کەسێکی خۆشویست بۆ تۆ بێ گرنگ ئەوەیە کەسە بە بەختەوەری بژی زۆر جوانە مامۆستا بەڵام بەداخەوە ئەو ئێستا بەختەوەر نییە هۆی شوکردنەکە شێوە بوو هیچ حسابێکی بۆ تۆ نامێ بزانم بۆچی حسابی بۆ نەکردو ئاخر هەموو لاوازی بێتوانایی تۆ بوو لاوازی من؟ بەڵێ نە لە گرەت و پیاوەتی تۆ ڕابینی نە لە گیرفانە ئەو خۆی داوای کروازی لێبێنم من جوازم لێنە چییە مامۆستا ئەڵێ بەنیازی قوتابیەکانیشی بۆ جۆرەتە وەردە بکەیت کام جۆر؟ بێتوانایی ترسنۆکی ڕێگە پێ نایەن بۆ جۆرە قسەم لەگەڵ بکەیت ڕێگە بە شەمە نایەشوی بکردایە کە لە بری خوێنیان بەکاردا دوو تەمەنی خۆی هەیە من تێناگەم تۆ ئەڵەی چی؟ ئێستا خێرە بەرەبەر خۆت ئەتوانی ڕزگاریکەی لە زیندانە لەگەڵ کابرایەکە ئەوەی تۆ باسێکی ڕاز نییە ئەو لەگەڵ مێردەکەی بە بەختەوەریەژی بەختەوەری چی؟ لە هیچی کەم نییە چۆن لە هیچی کەم نییە لە خۆشەویستی کەمە بەرزامەتی خۆی نەبوو یان بە ئەنوەر ئەنوەر؟ چیە کوڕی باش ئەڵێ مامنووە کاگا لە دنیا نییە یان کوێرەی هاوڕێت بە جوانی کێشەکانی بۆ ڕوون نەکردیتەوە نامەوێ ناوێ نە تۆژی چم بۆ ڕوونکەنەوە ئاگا لە خۆ بێ بۆ یەخی جارە پێ دەڵێم من ڕۆم ئەم کوڕە ڕسمانە کێیە؟ ئەوەی ناو ڕسمەکە هاوڕێی زانکۆمە وەکو بزانام ئێستا مامۆستایە شەنگە من ڕاستی مێوە ڕاستی بڕوان پێ بکەوانەی پێم وتی هەمووی ڕاستیەکانە من کچی کەسێکش نیم خیانەت کەم ئەنوەر خۆت باشە زانی مەسەلەکە خوێنە دوژمنایەتیە